بەردەوامین ئێستاش بە سوپاسەوە گفتوگۆی بابەتی تەوەری سێم لەگەڵ میوانەکەم لە شاری قامیشلۆکەم هەڵبەت لە هەشتی ئەم مانگەوە کۆتایی بە ڕژێمی بەشار ئەسەد هێنرا لە سووریا ئێستا لە قۆناغێکی نوێدایە پێنێتە قۆناغێکی نوێی پرۆسەی سیاسی. ئێمە لێرەدا بە دیاریکراوی باسی کورد دەکەین. ئایا ڕۆڵی کورد بە دیاریکراوی چی دەبێت لەم پرۆسە ڕاگوزەرەدا؟ کورد تا چەند ئەتوانێت بە یەک دەنگ بتوانێت پەیام و دەنگی خۆی بگەێنێت بە دیمەشق. بە سوپاسەوە لەسەر ئەم بابەتە بەڕێز حەسەن جەنگۆ ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی پێشکەوتن خوازی کورد لە سووریا لە شاری قامیشلۆ لەگەڵمایە. کاک حەسەن بەیانیت باش، سوپاس، کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. کاک حەسەن، با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. ڕەوشی کورد ئێستا لە سووریا لە چ قۆناغێکدا؟ ئایا تا چەند گرنگە کورد یەکدەنگ بێت بۆ ئەوەی ڕۆڵی هەبێت لە پرۆسەی سیاسی لە سووریا بە شێوەیەکی گشتی؟ مخابن يعني إيرو روشاما قال لك رفشك يعني متى يعني نخوشة خدك سوري تبعي بقلقك مظلنا وبراستين نزان يعني روجور كاتشل في الشوايا يعني أب كاري قال سوري بوي أب هارتنا قول سوري بوي فيشتي كتنا ريجيم بعث يعني خلق قال لك يقولوا خلقي سوري بتبعي تايبات ملتي كرد ولو هيفينا نظر في الشواب انه روجي ورن يعني في شارو جارو سوري وقال لك خوش ببي دي مخابل اشتيقا ام دبينن سر عرضي شد بي نوى كيفي ملتي سوريا ونوى كيفي ملتي كردا اما وقت كرد ما قرق بانا بري اصالة كي يتصالا ام ولو يعني حاضريا ما هبانا ام آبادا كاربانا اشبو ورجكا وكا ايرو لمخابن يعني افقو هرتنا هاي سوري شيبويا هي خلقي ما نو بارتي ما تفقرا ما تخازن نو بشي ورن كاوي كا چكاري بكن ويشاوا هرن شامي حاضر ببن يعني ما في ملتي كورد كاوي بشرنجي بي ببن شريكي يعني بيجو هرتني بو بشروجا سوري يعني ام ايرو ملتي ما خلقي ما تبدا يعني شعبي كاوي كرد شبكن كا شما كردنا الشامينا شما كردنا حاضرين معنا خل تبدا يعني بري خدانا سوري اوروبا امريكانا يعني خل تبدا شعبي سوريا تخازن هريكي بحرك ويهبي وخلقي سوري جي يعني حمى هرمي سوري بري خدنا شامي دخازن ام غارتناها جهي واتي ذهبي لما حد اسف مخابن ام وكر هي امنو كام دفكرن كامي تشبكن كاوي يعني شان دا كردي هبي ونبي وشرنجي بي هي باشا ام دانوستاندني دا يعني ابجي جهي يعني مع الاسف يعني كلك ما ظنش ملتي كردرا بەڵێ. کاک حەسەن، دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد جیهان چاوی لەسەر سووریای نوێ و داهاتووی گەلی کوردە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە کورد تا چەند ئەتوانێت بە یەک پاکێج و داواکاریەوە بچێتە دیمەشق و داوای مافە ڕەوەکانی خۆی بکات؟ کاک حەسەن گوێبیستی کاک حەسەن، پرسیارەکەم دووبارەکەمەوە. لە دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد جیهان چاوی لەسەر سووریای نوێیە، هەروە بە دیاریکراوی داهاتووی گەلی کورد لە سووریا. پرسیارەکەم ئەوەیە کورد چۆن ئەتوانێت بە یەک پاکێج و داواکاریەوە داوای مافە ڕەوەکانی خۆی بکات لە دیمەشق؟ بەڵێ. يعني الجارة دي دوباره بكم يعني كاك حسن ما ملتي ما بندية بو شاندا كردي هفبش هريج بو تمثيلها كرد بكي هي حتى أنها كي براستي تكار أولو نبوية يعني دقالي سركا هنا ودنادجي بارتيا ما وبارتيا الوحدة أوجي كي يعني رولك واي باش هيا ليه وقت مشتر جو يعني بريا نعم قول
يعني هر آليكي برينا يعني جهك ياك مرون يعني شد ببراستي هرو يعني دراغاندني دا ام دبيجن تشنا جداتين يعني قصد يعني فينكي او كاري خود دكن ام نزانن كاچاوا چی كاري دكن چ رنگي دفكرن ودناف دجيكي انا كسي اوجيكي يعني كاري وانا تب دنگي وانا لاي يعني اما براستي اموك بارتيا بيشورو وبارتيا وحدة مكارك كر ما خواست الا ام يعني شان دا كردي هبش حاضر بكن وبري خو بدي شان ديش بو ما في ملتي كرد مخابن يعني هردو آليشي كي حتى انها دنگ جوانا نهاتي هريكي چد بالاوي دي چلوت فكرن ام نزانن وبراسي ملتي مجي شعبي والوية كيا شان دا كردي دبابي كردي بي او شان جيكي يعني تمثيلا ملتي كرد شان دكا هبش بي جبو ما في ملتي كرد ايرو هابونا لشامي قالكي قرنقا اف درفتها هاتيا براستي دبي جارك دي اف درباس نبي اموك كرد هيزك مهابي تمثيلك مهابي جبو اف بهرتنا قول شامي شد بي ام شريك من شريكنا حقيقي بي يعني شاوا اف بهرتنا مظن لسوري شد بي هي اما امنو ام فكرن كاغلو امي كاربن شان دكي اماده بكن يان جينا بەڵێ کاک حەسەن وەک بەڕێستان ئاگادارن کاردانەوە نێو دەوڵەتیەکان لە سەر ڕەوشی سووریا و لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بەردەوامە پرسیارەکەم ئەوەیە بە دیاریکراوی وڵاتانی جیهان بە تایبەتی ئەمە ئەمریکایە ئەمە ئیسپانیایە ئەمە ئەڵمانیا فەڕەنسا بەردەوام پشتیوانی لە گەلی کوورد دەکەن و لە چەندین بۆنەدا تەشیدیان کردوتۆ لەوەی کوردی ڕۆژئاوا ڕۆڵێکی گرنگی هەبووە لە جەنگی دژی داعش ئەمە تا چەند گرنگی هەیە تا چەند کاریگەریە بێت لەسەر پاراستنی پێگە و قەوارەی کوردانی ڕۆژئاوا لە داهاتوودا. بلي يعني براستي ملتي كرد يعني كاريبو يعني او روجي زحمت سر ملتي كرد هاتن يعني كاريبو او شوي خطرات داعش خلاص بكي راسها هي يعني هرمي ما كتلبن مطرسيك ما زنده لملتي ما كاريبو برخداني كي بكي وداعش بشكيني وبري داعش جسر فبوغهري وبراستي هيجي او خطرها هيا ويعني حساب جيرت بي لأب تشتي أب هارتنا قول سوري تشيد بي يعني راستا أوروبا أمريكا خلقي دربة تبدأ قهدانك باش يعني قضية كرديت كن برجريكا كرد كن وتأييد دكن دبي ما في ملتي كرد تركيز سروي دكن أو قال لك باشا أو جهة ريز واحترامية لمخابن أم وقت ملتي كرد أمن آمادنا يعني تفقرها سياسي كردي مع الأسف يعني حتى آنها هي نزاني ويتشاوى يعني تدبيرك بكي جبو بيقو هرتناقو تشيد بي يعني براستي يعني أو اهتمامك دولي باش هي قضية كردي دبي كرد شريكي في دستلات هابن أبقو هرتنا مظن بي كرد جي نبي بحربن لأم مخابن أم وكرد أم آري خاناكن خلق آري مدكي خلق بسر مدتي خلق بيجي ما في ملتي كرد لأم وقت تفقرا كردي يعني جهم خابنية أم جيرنا حاضرين وبراستي أفجي غمجينيك مظن جم ملتي مشيدكي أف حقيقتك أمراتي بمرو بيشي بەڵێ بەڕێز حەسەن جەنگۆ تورکیا تۆمەتبارەکرێت بە پێشێلکردنی ئاگربەست پرسیارەکەم ئەوەیە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕۆژئاوا چیان کردووە بۆ گەیاندنی سکاڵا بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بە پێشێلکردنی ئاگربەست لەلایەن حکوومەتی تورکیاوە هەوڵەکان بەکوێ گەیشتووە؟ دووبارە بکە کەم ئەزبەر نەکرد. کاک حەسەن تورکیا تۆمەتبارەکرێت بە پێشێلکردنی ئاگربەست لایەنە پەیوەندیدارەکان لە ڕۆژئاوا تا چەند ئەم نیگەرانیە لە ڕێی سکاڵاوە گەیاندووە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا و پەیمانەکانی هەوڵەکان لەو بارەوە بەکوێ گەیشتووە؟ أنا أقربت يعني أقولوا يعني هناكي أمريكان أريكارن يعني شركة تشيد بي أنها من بجي دورا كوبانية شرق مظن بويا براستي حتى أنها هزي قصدي البرخد بن
يعني أو سەر جسرێ قەرەقۆزا وەک ئەم دبیزن وەک ئەم يعني دشۆپێنن ئەو شەر ئانها سەکنیە ئارامە منطق هەرێما کوبانێ ji ber Emerîkî ew ketine hemberî wa de navbera wa de dixwazin yanî aramîkê çê bikin. Lê wek tê gotin yanî heta taliya esbûyê heta yanî roja hînê yanî siba disba ew xelas dibe ew yanî sekinandina şer. Lê piştre wê çawa bê bi rastî em pê nizanin. Yani ka çi bala wa de çawa fikirin we careke dî şer bê yan jî kê wê şer bisekinê bilû بەردەوام بکێ ئەم پێ ڕاستی ئەم پێ نزان. بەڵێ کاک حەسەن هەوڵەکانی ئەمریکا و وڵاتانی جلهێز بە کوێ گەشتووە سەبارەت بە یەکڕیزی کورد بۆ ئەوەی لە قۆناغی داهاتووی پرۆسەی سیاسی سووریادا ڕۆڵی کارا و بەرچاوی هەبێت بتوانن بە یەک دەنگ داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن. کار دەبێ یانی بەڕاستی ئەمریکی ئوروپی خەلکێ جیهانێ تەڤە یانی ئیرۆ ئالیکاری و کوردرە دەبێ دخوازن کورد یەک دەنگ بن کورد هەشدار بن بێ گوهارتنا گۆرسووری شێت بێ لێ مخابن ئەم وەک کورد حتا ئانها تەڤگەرا کوردی ئا سیاسی نەبیەک هەلوەستەیە حتا ئانها یعنی خلافات هەنا مع الأسف يعني أو دوێ ینی جارە ببێ ینی هێزی کوردی تەڤگەرا کوردی دەوێ یەک دەنگی یەک تەمسیلێ ئیرۆ شامێ بێ و بڕاستی لە قاسی هێویە وڵەتێ خۆ بێ و گۆرجیکێ وێ ئالیکاریە گۆ خەلکێ دەرڤە بێ کوردرە ئالیکارن حتا ئانها ما کارێک جوێرە نەکریە مخابن و ئەم ینی ڕۆژێ وەرن ئەم هێوینە گۆ ینی هاتنك چێ ببێ یەک هەلوەستی تەڤگەرا کوردی دەرکەوێ و حاضر بن شامێ هەکەر ئەوەیە نەبێ بەرکی ینی بەرکی کارن دی ببن ئیش دەرڤەی تەڤگەرا کوردی ئەم پێ نزانن لێ وەک تێ گوتن ئەم حەز دەکەن ممکنە ینی تەمسیلێکی وڵاتی کوردەرە چێت بێ ینی وەک کورد ئەو ژی تەمسیلێک وانە هەبێ ئللا دوێ ئەف دەرفەتەها دەرباس نەبێ و ئەف فڕسەت جارەکە دی بڕاستی تکرار نابی. بەڵێ کاک حەسەن من دوا پرسیارت ئاڕاستە کەمەگە بە کورتی وەڵام بیتەوە. ئیسرائیل تووشیا تۆمەتبارەکە بەوەی کە لە سا 15 خاکی سووریایی داگیر کردو ئەمە جگە لەوەی لە دوای ساڵی 2016ەوە چەندین ئۆپراسیۆنی لە سووریا ئەنجام داوە دەستوەردانی بەردەوامی کردووە لە وڵاتەیە. پرسیارەکەم ئەوەیە ئەم تۆمەتبارکردنی تورکیا لەلایەن ئیسرائیلەوە یاخود لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە تا چەند کورد ئەتوانێت ئەمە خۆزێتەوە بۆ ئەوەی مافەڕەوەکانی خۆی داوا بکات لە سووریای نوێدا. بەڵێ ڕاستە ئیسرائیل هەندێکی هەرێمە شامێ ئەو جەبەل شێخ ئەوەگا بڕاستی دیفاق سەر چێبوو ساڵە هەفتێ و چارە دوا بە یعنی شەر بسەکنێ ئانها دەرباسی خاکا سووری دبن و حکوومەتە ئاوا ئادەبکی ئەڤیرە و چەندەکە یعنی چەند ڕۆچێ دبن دەنگ ژێ نەدات ئانها و دۆ بەلکی ئەو تصریح حەگدا ئەنو دبابێ ئیسرائیل دەرباس نەکێ ئۆتیزامێ ئەو شەرێگە ئەو اتفاقیا گۆ نەقەبا سووری ئیسرائیل لە چێ بوو کەتیە یعنی هێزێ جیهانی وێچاخێ ئەو دوێ شەر بسەکنێ دوێ ئیسرائیل التیزام بکێ ڤەگەری حدودی خۆی بەری. بەڵێ بەڕێز حەسەن جەنگۆ ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی پێشکەوتن خوازی کورد لە سووریا سوپاس کە لە قامیشلۆ لەگەڵمان بوون.